ئەمە وەکو ڕێکخراوی سۆس لە مانگی ڕەمەزانی پیرۆز هەڵسان بە بڕێوەبردننی ئەم جۆرە پرۆژانە. ئەم جۆرە پرۆژانە ئێمە لە ڕەمەزانە سپاس بەخوا دوو پرۆژەکەین، ینی دوو جار پارەدا بەشەکەین، دوو جار یەکیان لە پێشوازی ڕەمەزانە و دواییش لە پێشوازی جەژن و کۆتایی ڕەمەزانە. ئەم کار و پرۆژەی ئێمە بە هاوکاری خەڵکانی خێرخوازە، خی گەورە خێریان قبول کاوێ. من لێرەوە داوایان لە یەکەم کە بەردەوام هاوکاریمان بکەن بۆ پرۆژەکانی ئێمەش و دڵخۆشکردنی ئەو مناڵە بێ باوکانش لەم جەژنە پێبەشنەون لەو دڵخۆشەی کە خەڵکی تر دڵخۆشە لە جەژنە. من دوعای خێرم هەیە بۆ ئەو دوکاندارانەی بازاڕی کەلار، خی گەورە نمونەیان زۆر کە بە تایبەتی دوکانی جلوبەرگی ئەوروپی، خی گەورە لیان ڕاستی بێ و مەڵێ ناوا بێ. ڕێکخراوەکەی ئێمە لە ڕابردووە لە ساڵی 2006 هەتاوەکو ئیسە بەردەوام بووە.